ترس و نیگەرانی منبجیەکان لە ئەگەری ئەنجامدانی هێرشی سەربازیە. خەڵک ترسی زۆریان لە کشانەوەی ئەمریکادا هەیە. ئەوانەی کە لە سووریا لە نێو ڕێڕەوی تیرۆردان وانەی پێویست فێر دەبن. هێزە چەکدارەکانی نزیک لە ئەنقەرە لە ناوچەکانی باکووری منبج جێگیر بوون. ئەم دەبن خەتەریە داگیرکاریە تورکدانە. چوونە ناوەی بەشێک لە یەکینەکانی سوپای عەرەبی سووریایی بۆ نێو منبەج و هەڵکردنی ئاڵای کۆماری عەرەبی سووریایی ڕاگەیاند. باژارێ منبجێ بە تەمامی ڕادستی حکوومەتە سووریە بێکردن. ئەگەر تورکیا هێرش بکاتە سەر کورد لە سووریا ئابوووریەکەی تێک دەشێت. هەرچەندە تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکمان سەبارەت بە کشانەوەی هێزە ئەمریکەکان نەبینیوە. شاری منبج لە باکووری سووریا. دوور لە دەرهاوێشتەکانی بڕیاری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە 19 کانون یەکەمی ساڵی 2018 بە کشانەوەی هێزەکانی وڵاتەکەی لە سووریا کە ژمارەیان نزیکەی 2000 سەربازە، کاروانێکی ئەمریکی بە دوایین کەرەستەی سەربازی بە شەقامەکانی شاری منبج و دەوروبەری چالاکی ئاسایی خۆیان ئەنجام دەدەن. بڕیاری ئیدارەی ترامپ بە کشانەوە لە سووریا دانیشتوانی منبجی ترساندووە لەوەی کە تورکیا هێرش بکاتە سەر ناوچەکەیە. خەڵک ترسی زۆریان لە کشانەوەی ئەمریکادا هەیە. ئەوە یەکەم. دووهەمیش ترسی زۆر لە باکوور لە دیوی تورکیاوە هەیە. ترس و نیگەرانی منبجیەکان لە ئەگەری ئەنجامدانی هێرشی سەربازیە کە لەوانەیە لەلایەن تورکیاوە بۆ سەر ناوچەکەیان ئەنجام بدرێت. لە ئیستانبول ڕەجەب تەیب ئۆردۆغان سەرۆک کۆماری تورکیا منبجیەکانی لە نیگەرانیەکانیان دڵنیاتر کردەوە. Önümüzdeki aylarda لە چەند مانگی داهاتوودا ڕێگەیەکی کردداری دەبینین کە مەبەست لێی لابردنی چەکدارانی پەکەکە و یەپەگە و داعەشە لە گۆڕەپانی سووریا. تۆ ئەوە دەزانیت. لەسەر زەوی ئامادەکاریە مەیدانیەکان دەستیان پێکردووە. تورکیا زۆربەی کات بە شەو هێزی سەربازی ڕەوانەی ناوچە سنووریەکانی لەگەڵ سووریا کرد و بە ڕۆژیش هێزەکانی سەر بە سوپای نیشتیمانی سووریا دەستە دەستە لە ناوچەکەدا جێگیر دەکران. هاوکات لەگەڵ جوڵە سەربازیەکان بەرپرسە تورکەکان لەسەر ئاستی باڵا دەستیان کرد بە گەشتێکی دیپلۆماسی بەپەلە بۆ رووسیا. مەولود چاوشۆغلو وەزیری دەرەوە، خولوسی ئاکار وەزیری بەرگری و هەکان فیدان سەرۆکی هاوڵگیری نیشتیمانی تورکیا ناسراو بە میت لە کەسانی یەکەمی شاندەکە بوون. لەسەر مێزی گفتوگۆکان پرسی سووریا و بۆشایی کشانەوەی ئەمریکا تاوتوێکران. لە مۆسکۆ پایتەختی رووسیا کە بە یەکێک لە ناوەندە گرنگەکانی بڕیاردان لەسەر ئایندەی سووریا دادەنرێت، لە دوای تەنیا 24 کاژێر لە بڕیارەکەی ترامپ بە کشانەوە لە سووریا، ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لێ دوانیدا. من لەگەڵ سەرۆکی ئەمریکا هاوڕام. ئێمە دەستکەوتی گرنگمان لە شەڕی دژ بە داعشدا بەدەستهێناوە. هەرچەندە تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکمان سەبارەت بە کشانەوەی هێزە ئەمریکەکان نەبینیوە. سێرگی لاڤڕۆڤ وەزیری دەرەوەی گومانی وڵاتەکەی لە بڕیارەکەی ترامپی نەشاردەوە و ڕایگەیاند پێویستە چاوەڕێی کردەوەکانی دوای قسەکان بین. ئەمریکەکان هەمیشە بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن، بەڵکو لە بەڵێنەکانیانەوە دوورن. تەفگەری چڤاکی دیموکرات تەفدەم کە دەسەڵاتی سیاسی و سەربازی باڵای لە ناوچەکەدا هەیە، دەرهاوشتە نەرێنیەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەی خستە ڕوو. ئەمریکاژی وڵاتی دنجی دەمال ڤربن ئەرکێکی وانی گۆگ خودیل وان پیوانە دەرکەون. هەرنجی
هەری کێم دikarin biryarێکی navnetewî derkeve em ne dibêjin bila bixwe wek esker bimînin esasen wek netewa Sûrî wek careserkirina pirsgirêka Sûrî em xwe bixwe wek gelên Sûrî pirsgirêkê xwe nav xwe careser bikin hîn baştir e lê erkekî wan heyê got nehêlin êrîş li ser van hereman لە دیمەشقیش هاوتەریب لەگەڵ جوڵەی ئەنقەرە دەستکرا بە ئامادەکاریەکان بۆ چوونە نێو شاری منبجەوە. دیمەشق دەڵێت لەگەڵ هێزەکانی ناوچەی باکووری سووریا هاواهەنگی کراوە بۆ دووبارە جێگیرکردنەوەی سوپای کۆماری عەرەبی سووریا لەو ناوچانەدا. حکوومەتی سووریا بڕیاریدا هەنگاوی زیاتر بنێت و تورکیا تووشی شۆک بکات. تعلن القيادة العامة للجيش والقوات المسلحة سەرکردایەتی گشتی سوپا و هێزە چەکدارەکان چوونە ناوەی بەشێک لە یەکینەکانی سوپای عەرەبی سووریایی بۆ نێو منبەج و هەڵکردنی ئاڵای کۆماری عەرەبی سووریایی ڕاگەیاند. ڕەوشی سەربازی و ئەمنی شاری منبج و ناوچەکانی دەوروبەری کەوتە بارێکی ئاڵۆزەوە و هیچ لایەن و میدیایەکیش نەیدەتوانی هەواڵی چوونە ناوەی سوپای سووریا بۆ نێو شارەکە پشتڕاست بکاتەوە. ئەم جوڵەیە دوای ئەوە هات بە گوێرەی هەندێک میدیا شاندێکی یەپەگە سەردانی دیمەشقی کرد و لەگەڵ گەورە بەرپرسانی حکوومەتی سووریا کۆبووە. پرسی ڕادەستکردنی ناوچە سنووریەکانی نێوان سووریا و تورکیا کە لە ژێر دەستی هەسەدەدایە بە سوپای سووریا تاوتوێکراوە. لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا و لە ئاکامی بڕیارەکەی ترامپ نەخشەی دابژبوونی هێزە سەربازیەکان لە بازنەی دەوروبەری منبج بە خێرایی گۆڕانکاری بەسەرداهات. هێزە چەکدارەکانی نزیک لە ئەنقەرە لە ناوچەکانی باکووری منبج جێگیر بوو. سوپای سووریاش لە ناوچەکانی ڕۆژاوای منبج لە دووری 15 کیلومتر سەنگەر بەدەست. ئەو هێزانەی کە کورد تێیدا پێکاتەی سەرەکی پێک دێنن لە نێوشاری منبج و دەور و بەری لە ئامادەباشیدا. ئەلبەتە لەگەڵ بوونی هێزی هاوپەیمانی دژ بە داعش واتە هێزەکانی ئەمریکا، فەڕەنسا و چەند لایەنێکی دیکە. چڕبوونەوەی هێزەکان لە دەوروبەری منبج گرنگی پێگەی شارەکە دەردەخات. منبج تەنیا 30 کیلومتر لە سنووری تورکیاوە دوورە. ئەوەش گرنگی شارەکە بۆ تورکیا زیاتر دەکات کە وەک خۆی دەڵێت بە ئاسایشی نیشتیمانی و نەتەوەیی وڵاتەکەیەوە دەبەستێتەوە. منبج دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی حەلب، دروست لەسەر ڕێگەی نێوان باب لە ڕۆژاوای سووریا و عین عیسا و ڕەقا لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە و تەنیا 30 کیلومتر لە ڕووباری فراتەوە دوورە. ئەم پێگەیەش منبج دەکاتە خاڵی سەرەکی گواستنەوەی هێزە سەربازیەکان لە ڕۆژاوای ڕووباری فراتەوە بۆ ڕۆژهەڵاتی ڕووبارەکە. ئەوەش ویستی تورکیا بۆ پەڕینەوە بۆ ئەو بەری ڕووباری فرات ئاسانتر دەکات. بەگشتی منبج جگەل لەوەی کە بە دەواازەی پارێزگای حەلب کە گەورەترین ناوەندی بازرگانی و پیشەسازی سووریایە هاوکات بە پردی پۆڵاینی بەستنەوەی ڕۆژاوای سووریا بە ڕۆژهەڵاتیەوە دادنرێت. کۆی دانیشتوانی ناوچەی منبج لەگەڵ ئاوەرە سووریەکانی نێوشارەکە بە زیاتر لە 200,000 کەس مەزن نەدەکرێت. عەرەب نزیکەی لە 75 دانیشتوانەکەی پێک دەهێنن. کورد دووەم گەورەترین پێکهاتەیە بە 20. کریستیان و شرکسەکان لە 5%ەکەی دیکەی شارەکە پێک دێن.
هەرچەندە کورد وەک ژمارە لە ناوچەی منبج لە عەرەب کەمترە، بەڵام نزیکەی 2 ساڵ و نیوە مەلەفی ئەمنی منبج و ناوچەکانی دەوروبەری لەژێر دەستی هێزە کوردیەکان. بەڵام ئەو چیرۆکە بۆ قۆناخی دوای دەرکردنی داعش لە منبج دەگەڕێتەوە کە لە مانگی کاونی یەکەمی ساڵی 2014دا تاوەکو ئابی ساڵی 2016 کۆنتڕۆڵی منبج و ناوچەکانی دەوروبەری کرد. لە ڕۆژی 12 ئابی ساڵی 2016ەوە منبج و ناوچەکانی دەوروبەری کەوتەژێر دەستی هێزەکانی سووریای دیموکرات. هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا هێزێکە کە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا بە پێکهاتەی سەرەکی دادەنرێت. هەسەدا لە ناوەڕاستی مانگی تشرینی یەکەمی ساڵی 2015دا پێکێنراوە. لە ماوەی زیاتر لە 5 ساڵی ڕابردوودا بوونی هێزە کوردیەکان لە باکووری سووریا جێی نیگەرانی تورکیا بووە. ئەنقەرە دەڵێت یەپەگە و پەیەدە لە ڕەحمی یەک دایکدا دروست بوون کە ئەویش پەکەکەیە. گەیشتنی هێزەکانی سووریای دیموکرات بە دیوی ڕۆژاوای ڕووباری فورات ئاگری نیگەرانیەکانی ئەنقەرەی لە مۆمەوە بۆ گڕکان گۆڕی. چەند مانگێک بەر لە جێگیربوونی هێزەکانی سووریای دیموکرات لە منبج و دەوروبەری لە 1 نیسانی ساڵی 2016 ئەنجومەنی سەربازی منبج لە چەند گروپێکی سەربازی لە دانیشتوانی شاری منبج پێکێنرا. دوای زیاتر لە 20 مانگ لە جێگیربوونی هێزەکانی سووریای دیموکرات لە ناوچەی منبج لە 5 مانگی حوزەیرانی ساڵی 2018 یەکینەکانی پاراستنی گەل کشانەوەیان لە منبج و ڕادەستکردنی مەلەفی ئەمنی شارەکە بە ئەنجومەنی سەربازی منبج ڕاگەیاند. بڕیارەکەی یەپەگە 1 ڕۆژ لە دوای ڕێکەوتنی نێوان مایک پۆمپێۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و مەولود چاوشۆڕۆ وەزیری دەرەوەی تورکیا هات کە تێیدا بڕیاردرا بەکشانەوەی یەکینەکانی پاراستنی گەل لە منبجەوە بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات. هەنگاوێک بوو ئەنقەرە هەمیشە بە چاوی گومانەوە تەماشای دەکات. بۆ ڕازیکردنی ئەنقەرە ئەمریکیەکان لە مانگی شوباتی ساڵی 2018ەوە دەستیان کرد بە ئەنجامدانی چالاکی چاودێرکردنی سەربازی لەگەڵ هێزە تورکیەکان لە باکووری سووریا. لە دوای بڕیارەکەی دۆناڵد ترامپ ئیدی ناوچەی باکووری سووریا بەگشتی و منبج بە تایبەتی ئارامی سیاسی و سەربازی بەخۆوە نەبینی. هێزە سەرەکیەکانی ناوچەکە ڕۆژانە لێدوان و ڕاگەیەندراوی جۆرا و جۆریان دەردەکرد و زانیارە پشتڕاست نەکراوەکان ئاژانسەکانی تەنی بوو. زانیاریەکان باسییان لەوە دەکرد کە گوایە شاندێکی باڵای یەپەگە سەردانی مۆسکۆی کردووە تاوەکو پابندبوونی رووسیا بۆ لە یەکتێگەیشتنەکەی لەگەڵ دیمەشق بەدەست بهێنێت. لەوانەش ڕادەستکردنی سوورەکانی ژێردەسەڵاتی بەڕێوەبەرایەتی خۆسەر بە دیمەشق بۆ ئەوەی ڕێگە لە هەر هێرشێکی سوپای تورکیا بگیرێت. لەلایەکی دیکەوە بەرپرسانی رووسیا و ئەمریکا کەوتنە پەیوەندی و ئەنجامەکەیشی لە یەکتێگەیشتنێکی نوێ بوو. ئەویش کشاندنەوەی هێزەکانی حکوومەتی سووریا بوو بۆ دواوە بە دووری 30 کیلۆمەتر لە شاری منبج و جێگیرکردنی گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا دوور لە شار. لە واشنگتن دیسی بڕیارەکەی ترامپ بەکشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا ڕنگدانەوەی زەقی لێکەوتەوە. جیمس ماتیس وەزیری بەرگری ئەو کاتەی ئەمریکا وەک ناڕەزایەتیەک لە بڕیارەکەی ترامپ دەستی لە کارکێشایەوە و نامەیەکی نووسی و تێدا داوای بەرگریکردن لە دەستوری ئەمریکا و هەروەها بەردەوام بوون لە پاڵپشتی هاوپەیمانانی ئەمریکا لە جیهان کرد. برێت مەکگۆرک نێردەی تایبەتی ئەو کاتی سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ئەویش لە دوای بڕیارەکەی ترامپ وازی لە کارەکەی هێنا. لینسی گراهام سیناتۆری کۆماری لە کۆنگرەسی ئەمریکا نزیک لە دۆناڵد ترامپ بە مەبەستی پەشیمانکردنەوەی ترامپ لە بڕیاری کشاندنەوەی هێزە ئەمریکەکان لە سووریا ڕۆژی 30 کانونی یەکەمی ساڵی 2018 لە کۆشکی سپیدا سەردانی ترامپی کرد. دوای 2 کاژێر لە کۆبوونەوە بە ڕوخسارێکی گەشت بینانەوە بۆ میدیا دووە.
ئێمە سەبارەت بە سووریا قسەمان کرد ئەو شتێکی پێگوتم کە من نەمدەزانی و هەستی منی سەبارەت بەو ئاراستەیە کە ئێمە لە سووریا بەرەو ڕووی دەڕۆین باشتر کرد ئەو بەڵێنی تێکشکاندنی داعشیدا و بەڵێنەکەش دەباتە سەر ئێمە هێشتا بەو خاڵە نەگەیشتوین بەڵام زۆر لێوەی نزیکین و سەرۆکیش لە پێویستی ئەنجامدانی ئەو کارە تێدەگات. پێشتریش ئێمانوئێل ماکرۆ سەرۆک کۆماری فەڕەنسا لە کۆشکی سەرۆکایەتی ئێلیزێەوە ڕەخنەی لە بڕیارەکەی ترامپ کردبوو. سەبارەت بە هاوپەیمانە ئەمریکەکەمان من بە قۆڵی بەداخم بۆ ئەو بڕیارەی کە سەبارەت بە سووریا دەریان کردووە. من لێرە دەمەوێت ڕێزی خۆم بۆ جێنەرال ماتیس و نامەی هاوپێچی بڕیارەکەی بخەمەڕوو. لەگەڵ زیادبوونی ڕخنەکان لەسەر ئاستی جیهان و هەڵکشانی ململانەکان لە گۆڕەپانی سووریادا ترامپ کەمێک لە توندی و ڕقی بڕیاری کشانەوەی هێزەکانیان کاڵ کردەوە. لە نێو هۆڵی کۆبوونەوەکانی کۆشکی سپی ترامپ سەبارەت بە سووریا و بڕیارەکەی بۆ میدیاکان قسەی کرد. ئێمە دەیبینەوە بەڵام بۆ ئەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە من دەڵێم بەڵێ دوای ماوەیەک من هەرگیز نەمگوتووە سبەینێ دەکشێنەوە من گوتومە سەربازەکانمان دەکشێنینەوە و ئێمە لە سووریا دەچینە دەرەوە بەڵێ بێگومان ئێمە زۆر بە بەهێزی دەچینە دەرەوە. هەر لەو کۆبوونەوەیەدا باسی کوردی کرد. ئێمە دەمانەوێت کورد بپارێزین بەڵام وێڕای ئەوەی کە دەمانەوێت کورد بپارێزین نامانەوێت بۆ هەمیشە لە سووریا بمێنینەوە. سووریا لمە و هەروەها مردنیشە. زۆری پێنەچوو ترامپ تویتێکی نووسی و تێدا ڕایگەیاند بە خێرایەکی گونجاو و بەجێی دەهێڵین و هاوکات بەردەوام دەبین لە شەڕی دژبەداعش و هەموو شتێکی دیکە کە هوشیارانە و گرنگ بێت ئەنجامی دەدەین. پێشتریش لە ڕۆژی 4 مانگی کاونی دووەمیشدا مایک پۆمپێیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند گرنگە لەگەڵ کشانەوەی هێزەکانمان لە سووریا لەوە دڵنیا ببینەوە کە تورکەکان کوردەکان نەکوژن و هەروەها کەمینە ئاینەکانی ناوچەکەش پارێزراو بن. هاوکات ئیدارەی ترامپ جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد و لە یەکەمین کۆنفرانسی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ بێنیامین نەتەنیاهۆ سەرکوزیرانی ئیسرائیل بۆڵتن سەبارەت بە کوردی ڕۆژاوای کوردستان گوتی. ئێمە سەبارەت بە بڕیاری سەرۆک بە کشانەوە گفتوگۆ دەکەین بەڵام کشانەوەمان لە باکووری ڕۆژهەڵاتی و سووریاوە دەبێت بە جۆرێک بێت کە لەگەڵیدا داعش تێک پشکنرێت و جارێکی دیکە نەبێتەوە هەڕەشە. هەروەها دڵنیاین لە بەرگریکردن لە ئیسرائیل و هاوڕێکانی دیکەمان لە ناوچەکە و گرنگیدان باوانەی کە لەگەڵ ئێمە دەش بە داعش و گروپە تروریستەکانی دیکە شەڕیان کردووە. And to take care of those who have fought with us against ISIS and other terrorist groups. لە ئەنقەرە ئەردوغان بە توندی وەڵامی بۆڵتنی دایەوە. Ve bu konuyla ilgili olarak سەبارەت بەو بابەتە جۆن بۆڵتن هەڵەیەکی گەورەی ئەنجام داوە. ئەوانەی کە لە سووریا لە نێو ڕێڕەوی تیرۆردان وانەی پێویست فێر دەبن. بۆ ئێمە هیچ جیاوازیەک لە نێوان یەپەگە و پەیەدە و پەکەکە و داعشدا نییە. ئێمە بە خێرایی دەست دەکەین بە وەلادانی گروپە تیرۆریستەکان لە سووریا. بەرەبەرە جوڵەی سیاسی و مەیدانی ناوچەکە خێراتر بوو. مەولود چاوشۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند ئامادەکاریە پێویستەکانمان تەواو کردوون بۆ ڕوبەڕوو بوونەوەی هەڕەشەکان کە لە ڕێگەی بەهێزکردنی یەپەگە و پەکەکەوە لەسەر ناوچەکانی سووریادا دەکرێن. ئیبراهیم کاڵن گوتەبێژی سەرۆکایەتی کۆماری تورکیاش ڕایگەیاند یەکە پەیوەندیدارەکانمان بەردەوام دەبن لە وردەکاری پرۆسەی کشانەوەی سوپای ئەمریکا لەسەر زەوی و هەروەها کاتی پێویست و ڕەوشی دوای کشانەوەکەش. لە قامشلۆش یەپەگە لەسەر زاری نوری مەحموود گوتەپێژی یەپەگە گوتی. لبالي حتنا اندبن خطرية داغركرية ترك دانا و إريشن تهديد برمزن جالي دولة ترك هنا أبيا جي خطرية كل سر باراستنا وان تيروريستان جي قرتنا وان تيروريستا دبن سيطرة دا هناكي وزحمتيها لە ئاکامی بڕیارەکەی ترامپ جوڵەی ڕووسەکان لە ناوچەکانی دەوروبەری منبج زیادی کرد. بە دیاریکراوی لەو ناوچانەی کە هێزە کوردیەکان بەم دواییە
چۆڵیانی کردووە. ئەمڕۆ ئێمە دەستمان کرد بە ئەنجامدانی گەشتی سەربازی لە بازنەیە ئەمنی شاری من بجوو ناوچەکانی دەوروبەری. ئامانجی ئێمە دابینکردنی ئاسایشە لەو ناوچەیە کە ئێمە بەرپرسین دەی. ڕۆژی دەی کاونی دووەمی ساڵی 2019 هاوپێمایی نێودەوڵەتی دژ بە داعش دەستکردن بە کشانەوەی هێزە ئەمریکەکان لە سووریای ڕاگەیاند. هەواڵێک بوو بەرپرسێکی باڵای نێو پێنتەگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا قسەی دەربارەی کرد و ڕایگەیاند ئەمریکا تاوەکو ئێستا هیچ سەربازێکی لە سووریا نەکشاندووەتەوە. ئەوەی کە کراوە بریتە لە کشانەوەی هەندێک لە کەلوپەلە سەربازیەکانی ئەمریکا لە سووری. ئەمەش دیمەنی نێو شاری منبجە لە دوای ڕاگەیاندنی کشانەوەی هێز ئەمریکەکان لە سووریا کە تێیدا ئەمریکیەکان بە ئۆتۆمبیلە سەربازەکانیانەوە چالاکی ئاسایی خۆیان بە ناو شاری منبج ئەنجام دەدەن. ترامپیش لە دوایین تویتیدا ڕاشکاوانە ڕووی کردە ئەنقەرە و ڕایگەیاند ئەگەر تورکیا هێرش بکاتە سەر کورد لە سووریا ئابوووریەکەی تێک دەشکێنین. گوتیشی ناوچەیەکی ئارام بە مەودای 20 میل دروست دەکەین وەک ئاماژەیەک بۆ دروستکردنی ناوچەکە بۆ کوردانی ڕۆژاوە. منبج شەڕێکی سیاسی و ئاڵۆزی سەربازی لە نێوان وڵاتە جەلهێزەکان و هێزە ناوچەیە کاریگەریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرپا کردووە و هەمووانی ناچار کردووە دەست بە پلان و ئامادەکاریەکان بکەن. لەلایەک ئەمریکا لە دەرەوەی بەڵێنەکانی بەکشانەوە لە سووریا هێشتا لە سەر زەوی هێزەکانی دێن و دەڕۆن. رووسیا هێزە یاریدەدەرەکانی بە ناوچەکەدا بڵاو کردووەتەوە خۆی بە شەرعیەتترین هێزی سەربازی لە سووریا ناو دەبات کە لەسەر داوای دیمەشق چووەتە ئەو وڵاتەوە. تورکیا بەردەوامە لە هەڕەشەکانی بە لێدانی ئەو هێزە کوردیانەی کە بە تیرۆریست ناویان دەبات و بەردەوامیشە لە ڕەوانەکردنی هێزەکانی بۆ سەرسنووری سوور. هێزە کوردیەکانیش چاوێکیان لە واشنگتنە و چاوەکەی دیکەشیان لە مۆسکۆ و دیمەشقە تاوەکو ڕێگیری بکەن لە ئەگەری هەر هێرشێکی تورکیا بۆ سەر منبج و ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات.